بلاوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچوو و کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و وەزیری دارایی عێراق دەکەین. دیارە ئەمڕۆ تەیف سامی وەزیری دارایی عێراق لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بووە، وەڵامی کۆمەڵێک پرسیاری داوەتەوە سەبارەت بە موچەی موچەخۆران. لەوانە باسی لەوە کردووە کار بە هەژماری منی حکوومەتی هەرێم ناکەن، دەبێ هەژماری بانکی لە بانکە فیدراڵیەکان و حکومەکان دروست بکرێت. هەروە ئاماژەشی بەوە داوە کە لیستی موچەی ناردۆ بۆ هەموو وەزارەتانی کە زانیاری و داتای تەواویان نێردراوە و هەر کاتێکیش داتای تەواوی وەزارەتە ئەمنیەکان بنێردرێت ئەو کاتە موچەی ئەوانیش دەنێرێت. هەروە باسی لەوە کردووە لەگەڵ کۆمپانیایکی کاردی عالەمی کە ئێستا وەزارەتی دارایی عێراق گرێبەستی هەیە دەتوانن لە ماوەی 15 ڕۆژدا هەژماری بانکی بۆ موچەی موچەخۆران دروست بکەن و باسی لەوە کردووە کە زانیاری هەموو هێزە ئەمنیەکانی عێراقیشان لایە. هەرم ڕۆژ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بوو. لە کۆبوونەوەکەدا باز لە پرسی موچەش کراوە، دیارە بڕیارێک درراوە ئێستا و 560 میلیارێک لە بەغدا گەیشتووە. ڕایان گرتووە موچە دابشکردنی موچەیان ڕاگرتووە، هەروواجە خر لە سەرەوە دەکەنەوە کە دەبێت کار بە هەژماری من بکرێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن، سوپاسیان دەبوونی جەنابەت دەکەین. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە دەست پێ بکەین، بڕیارێک دراوە سەرڕای گەشتنی ئەو 560 میلیارەی بەغدا، بڕیاریانداوە موچە ڕابگرن، دابشکردنی موچە. بەڕێزت چی لێ دەخوێنیتەوە و ئەمە ناودەنێتیت؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەڕێستان. داواکارم نەخۆی پەروەردگار تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان قبوڵ کە و ئەم مانگە بکاتە مای خێر و دەرگای خێر لە میلەتە ستەمدیدێ بکاتەوە. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتێکی کاربەڕێکەرە و هیچ ژووکارێکی ئۆتۆی نییە و هیچ بڕیارێکی گرنگی نییە و هیچ پرۆژەیەکی نییە جێبەجێکە و هیچ لەژێر چاودێری هیچ پەرلەمانێکان نییە و جگە لە داهاتی ناوخۆ داهاتی دەرەوەی نەماوە و بودجە و چەش نادا. کۆبوونەوەی ئەمڕۆ تایبەت بووە بە تایبەت بۆ بەڵێ باس لەوە کراوە سەفەری سەرۆکی حکوومەت بۆ ئەمریکا و شتی هەندێشتی لاوەکیش، بەڵام بۆشتی تایبەت بۆ بە بڕیارەکانی حکوومەتی فیدراڵ و ناردنی ئەو بڕە پارەی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ و شێوازی دابشکردنی. ئەم بابەتە خۆی لە خۆیدا پێم وایە هیچ پێویستی بە کۆبوونەوە نەبوو و پێویستی بە دانیشتنیش نییە، چونکە بابەتەکە لێبۆتەوە. ئەویش کە سەرتا بێ مەوزانین ئێمە هەرێمێکی فیدراڵین لە وڵاتێکە کە ناوی عێراق. ئەم فیدراڵە بەویست و ئیرادەی خۆمان هەڵمان بژاردووە و دوجاریش لە دەستورە جێگای کراوەتەوە. دەستوریش کورد ڕۆڵی گرنگی بینیوە لە نووسینەوەی و بە پێی دەستوریش بێ هەرێم سەلاحیەت و دەسەڵاتەکانی دیاری کراون. ڕاستە هەندێک بابەتی دەستوری هەیە تایبەت بە خەڵکی کوردستان پێشێل کراوە و هەندێک مافی دەستوریمان هەیە جێبەجێ نەکراوە. ئەویش هۆکارەکەی جارێکتران حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی کوردن، چونکە لە 2005ەوە تا ئێستا نایانتوانیوە کار بکەن بۆ جێبەجێکردنی ئەو مادانە، بۆ نمونە مادەی 140. باش بەس ئەو ڕاگرتنی بڕیاری ڕاگرتنی دابشکردنی موچە بەڵام چی لێ خوێنیەوە؟ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستم ئەوەیە سەردەمانێک وەکو دەوڵەت مامەڵەیە کرد، بیری چوو بۆ کە مە هەرێمێکی فیدراڵە. بۆ نمونە مەسەلەن لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانە هەندێک کەلوپەل و شتە بۆ زۆر جار باوڵێن سەر بە حکوومەتی فیدراڵ بۆ دەستی بەسەراگیرەوە. هاوڵاتیەکی عێراقی کەویست بێتە هەرێمی کوردستانەوە ئەبوو ئیقامەی بۆ بکرێ و ئەبوو هاوڵاتیەکی کورد کەفیلی بێ. عراقێک بهاتە ناو عەرەبێکی عراقی بهاتە ناو هەرێمی کوردستانەوە بوو پارە بە لە بازگەکانە، یعنی وای لێ هاتبوو وەکو دەوڵەت مامەڵەیە کرد و تووشی غرور و لە خۆبایبوونێک بوو هیچ حسابی بە حکوومەتی مەرکەزی نەیەکرد. بەڵام ئێستا حکوومەتی مەرکەزی و حکوومەتی فیدراڵ دەیەوێت ئەم شتە بخاتەوە سەر ڕێگەی ڕاستی خۆی، ئەوش بەوەی دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ
و من پێم وایە کارەکانیشی لەبەر دەڕوا یەکەم حکوومەت و دەوڵەتە پشتیوانی نێودەوڵەتی هەیە پشتیوانی ئیقلیمی هەیە هەرێمەکان دەوڵەتە هەرێمەکان پشتگیریەکەن و ئیمکانیاتی هەیە و هێزیشی هەیە یعنی هەموو ئەمانەی هەیە و پاشان چەکی قانون و دەستوریشی بەدەستەوەیە بۆەوەی کە سنوورێک بۆ ئەو زیادڕەویەی هەرێمی کوردستان دابنێ ئێستا هەرێمی کوردستان بەرحاڵ ئەوەی کە کورد دەڵێ ئەوەی کاتی خۆی بە بێوەژنیەی کا ئێستا بە کچێتی بیکردایە کورد دەڵێ زۆر باشتر بوو سەردەمانێک بوو ئەوان ڕازی بوون نیوەی نەوتی هەرێم بدرێ و نیوەکەی تری بۆ هەرێم بێ و هەموو بودجەکەش بنێرن بەس حکومەتی هەرێم جوابی نەدانەوە ئەوان ڕازی بوون نیوەی داهاتەکان بنێردرێ و نیوەکەی تری بۆ هەرێم بێ حکومەتی هەرێم هەر جوابی نەدانەوە ئێستا داهاتە نەوتیەکان بۆ دەرەوە ڕاگیراوە بۆ ناوخۆش تەواو بڕیاری دادگای فیدراڵیەکە بێ داهاتە ناوخۆیەکانیش تەسلیم بکرێ و دوجار مەرزەکانی وەرەگرنەوە ئەم بڕیاری دادگای فیدراڵیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە چونکە پێش بڕیارەکەی دادگای فیدراڵی لە چاوپێکەوتنێکە سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێ ئێمە پارە نانێرین ڕاستەوخۆ بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ چونکە ئەمەوەکوایە هەرێم نەمێنێ بۆ ناشینێرن حەزیان ناکرد بینێرن چونکە بودجەیەکی زەبەلاحە 900 ملیار لە پارەی عێراق بۆ بدەن بە هەرێم ئەوانە یانویست دینارێک نەدەن بە هەرێم هەرێمە بێ خۆی داهاتێ بێن جابیدەن ئێستا دادگای فیدراڵی حکوومەتی عێراقی ئیجبار کردووە بەبێ بەرامبەر موچەی موچەخۆرانی هەرێم بنێرێ یعنی لە ڕاستی ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و بۆ ئەم بڕیارە هەموو دادوەرەکان بە دادوەرەکەی پارتیشەوە دەنگی پێداوە بۆ ئەمان کە موچە بدرێ بە خەڵکی کوردستان بۆ ئەە موچەیە بگا زۆر جار پاران ناردەوە نەگەیشت و حکوومەتی عێراقی داوای تەوتینی کردووە تەوتینکردنەکە بەمانای ئەوە مستەلەحێکی ئابووریە تەوتینانی نیشتە جێبوون و ئەوانە ئەوە نەزمانەوانەکەی جیایە بەزەما زاراوەیەکی ئابووریە بەو مانایە دێ کە هەموو هاوڵاتیەک موچەکەی بە ناوی خۆیەوە بێ و موچەکەی ڕاستەوخۆ لە حکوومەت وەرگێ لە ڕێگای هەژماری بانکیەوە بێ و موچەکەی لە ناو ئەم بانقا بمێنێتەوە لە بانقی حکوومەتە بە پێویستی لێ ڕاکێشرێ ینی کۆمەڵێک لەم مانایانە هەڵدەگرێ کە ئەمەشیان لە بەرژەوەندی هاوڵاتیانە ڕاستەوخۆ موچەکە وەرگن حکوومەتی فیدراڵ مەهی مانگی دوو بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵ بڕیاری دابوو هەمووی بنێرێ بەبێ هەژماری من بەبێ کارتی بانقی داوای لە حکوومەتی هەرێم کردووە داتاکان بنێرن لیستەکان بنێرن قایمەکان بنێرن ناوەکان بنێرن ئەمە بە درێژایی مێژوو موچە ئاوا دراوە لە هەموو وڵاتێکی دنیا شوایە حکوومەتی هەرێم لیستی موچەی ناردووە هی وەزارەتەکان هی دام و دەستگاکانی تر هی با بڵێن چاودێری خی خانە نشینەکانی چاودێری کۆمەڵایەتی بەڵێ هەر هەمووی ناردووی سەرۆکایەتیەکان دوجار ئەم لیستانەکە چۆ بە پێی ئەم لیستانە حکوومەتی عراقی بە جیاجیا بڕەپارەکەی دیاری کردو و نردوێتی بۆ نمونە 130 ملیار بۆ خانە نشین ئەوەندە بۆ چاودێری کۆمەڵایەتی و تاکتاک هەر وەزارەتێکیش بڕی پارەکەی ئەوەندەیە بە پێی قایمەکان نردوێتی و تاکە 560 ملیاری کردووە و ئەمە هاتووە لە ناویانە هێز ئەمنیەکان و هێزی پێشمەرگەیتیانە ئەمە حکوومەتی هەرێم هیچ داتایەکی نەناردووە بە تۆتەڵ بەگشتی ئەڵێت ئەوەندەمان پارە بۆ بنێرە لەی شوێنێکی دنیاش دیوانە پاشان تۆ بۆ وەزارەتی ناوخۆت ناردووە هی پێشمەرگە بۆ نانێری خەر بەشێکی وەزارەتی ناوخۆیان ناردووە بەزانم هێز ئەمنیەکانیان نەناردووە باشە وەکو پۆلیس ناردووە پێشمەرگە بۆ نانێری ئەنجا ناکرێ هێزی پێشمەرگەی ئاسایشی کورە لە دەستگای زانیاری و پاراستن و هەر دەستگایەکی با بڵێن چاودێری لە هەموو دنیا ئەبێ مەلەفت هەبێ ئەبێ داتات هەبێ ئەبێ حەزەکەی لەکەی جیبی بە حەزەکەی لە FBI بە هەر دەستگایەکی سڕی و نهێنی و مخابراتی بە ئەبێ کارتی بانقیت هەبێ و ئەبێ ناوت هەبێ و ئەبێ داتات هەبێ ئەبێ ڕێژەی معاشەکەت دیاری بێ و چۆن بە مەچولەکرێ لە عێراقا هەموو دەستگا ئەمنیەکان و پۆلیس و جەیش و ئاسایش و حەشتی شعبی و هەر هەمووی لیست و معاش و قایمە هەیە ئەچێتە وەزارەتی دارایی و بە پێی ئەم ناوانە ئەدرێ خۆ بۆ خۆی ئەمە ڕێگریە لە گەندەڵی لە ناوی دووبارە
لەو کەسانەی معاشیان هەیە و خەڵقی عێراق نین، چونکە تۆ کاتێک موچە تەڵتین کرا ئەبێم هاوڵاتیە کارتی نیشتیمانی، کارتی زانیاری، پەساپۆرتی عراقی هەبێ، هەموو ئەم داتانە داخڵە بێ، ئەوەی کە ئەمانەی نییە بۆ خۆی چێتە دەرەوە. دووەوەی دوو موچەی هەیە هەر بۆ خۆی ناوەکەی لە ڕێگاوە دیارە کەشفەوەژە چێتە دەرەوە. من پێم وایە بۆ شاردنەوەی ئەوانەیە نان ناردووە، ئەگەر ناکرێ باشە بۆ بەزیستەکە تۆ دەڵێن ئێستا ئەوان دەستیان داوەتەوە ئەوەی کە بۆ نمونە پرسینەتەوەی و بۆ موچەی پێشمەرگیانە ناردووە و معقولە موچەی پێشمەرگە نەێرن و ئەمە بۆچی بەکاردێن؟ ئەزانی پەیوەندی بە هیچ شێوەیەک بەوە نییە. ئەمانە تۆ چۆن لێرە بۆ وەزارەتی دارایی خۆمان لیستی موچەی هێزی ناوخۆ و ئاسایش و دام و دەستگاکانی تر پێشمەرگە هەمووی هەیە، ئەمەش تۆ بەشێکی لەم وڵاتە ئەو موچەت پێدا، یعنی چی ناوی نادێ؟ ناوی نەداتێ ناینێرێ. باشە کە نەی ناردۆ ئێستا بەڵە بێ گومان ئەوەیە. ئێستا بەغدا بێ منە تاڵە ناوەکان بنێرە موچانێرم، بەتەکی لەم ڕۆیەک لەو بابەتەی لیان پرسیوە بابەتیەوە باڵە هەر کاتێک ناوەکانم پێ بگەن من ئێمە موچەکانیان بۆ نێرین. دووە موچانەی کە هاتووە بە دیاریکراوی هاتووە ئەمە بۆ خانە نشین، ئەوە بۆ فڵان وەزارەت ئەو بۆ چۆن دەستی بەسەراگرن؟ دەست بە سەراگرتنێکی زۆر ڕوون و ئاشکرا، یعنی ئەو پێشێلکردنی بڕیاری فیدراڵیە، پێشێلکردنی بڕیاری وەزارەتی داراییە و پێشێلکردنی مافی خەڵکە و ئیهانەی موچەخۆرانی چەکە موچەکانیان هاتووە لەم گرانی و بێوەزعەیە کە چەند مانگە خەڵک موچەیەکی وەرگرتووە زیاتری وەرنەگرتووە. ئێستا دەستی بەسەرا بگری بڵێ ئەمە نادەم، تۆ بێ ئەو بڕەپارێش بنێری کە نازانین بە ناوی کێوەیە ئەدرێ بە کێ ێ بۆ موچەخۆرەکانی تر ناریت کاکە پێشمەرگە خەباتی کردووە و ئەوانەی پێشمەرگی ڕاستەقینەن لەسەر سەری ئێمە و پێویستە هەموو مافێکیان پارێزراو بێ. بەس مامۆستاش پێشمەرگەیە، فەرمانبەرێکیکەش پێشمەرگەیە، خانەنشینێک پێشمەرگەیە، کەمەندامێک پێشمەرگەیە لە وڵاتە. موچەی ئەمانە بۆ چی ڕاگرتویانی؟ بڕیارێکی زۆر هەڵەیە و من پێم وایە بەسەر خۆیان ناشکێتەوە و ناشتوانن چۆن بڕیارەکانی تریان بە ناچاری جێبەجێ کرد. ئەم برادرانەی ئێمە لە زۆر شتا بە هەڵایە چوو. ریفراندۆممان کرد، ئەمریکا بە ئاشکرا هات داوای کرد وتی مەیکەن کێشەکەتانە بینەتەوە گرتوەکان بە پشتیوانی فەڕەنسا و بەریتانیا، ئێمەش وەک ئەمریکا کێشەی کوردە بینە مەجلیسی ئەمن کەمە زۆر گرنگ بوو بۆ کورد، بەس ئەم ریفراندۆمە مەکەن، تکاتان لێکەین دوای خن لەگەڵ بەغدا کۆمەڵەیەک شتی زۆر گەورەتان بۆکەین حکوومەتی عراقی ئامادەیە مەیکەن. دوجار بە قسەمان نەکرد، هەموو کارتەکانمان لەدەستدا و نیوەی خاکی کوردستانمان لەدەستدا، دوجار نەوتەکەشمان ڕاگیرە و ئەوشمان لەدەستدا، دوجار ئەم وردەورداوە پەرلەمانەکەنەوە ئەمڕۆ تەبێژی حکوومەتی ماوە بەسەرچوو وتی ئەمریکا پشتیوانی هەرێمە لەو با لێ خوێنەوە سەردانی ئەمریکا شتێکیان دەستکەوت. کاکە گیان بە هیچ شێوەیە ئەگەر ئەمریکا پشتیوانی بکردنایە هەر لە ئەمریکاوە بڕیاری دادگای فیدراڵی ڕەدەکرایەوە بۆ سەبارەت باڵبژاردن و سەبارەت بە تەوتینی موچەش بە پێدانی موچە، بەڵام نایانتوانی و هەر لەوێەوە هێشتا سەرۆکی حکوومەت نهات بۆ جوابیان نارد لیستەکان بکەن بە عەرەبی و بیشینێرن، جاران بە کوردیەمان نارم جارە بە عەرەبیش بینێرن. لەبەرەوە ئەنجا ئەمریکا لە هەموو دانیشتەکانیە بە درێژایی ڕوخانی ڕژێم لە 2003 بەدواوە لە هەموو دانیشتنێکە بە ئاگاداری هەموو سیاسەکانی عراق و کوردستان، بەتایبەتی با ئەمە کوردستان بڵێن چکەوە لە بەرژەوەندی ئێمە نیە، هەموو بەرپرسانی کوردستان لە هەموو کۆبوونەوەیەکە ئەمریکەکان پیان وتوین ئێوە ئەبێ لەگەڵ عێراق پێک بێن، ئێوە هەرێمێکی فیدراڵن، ئەبێ نەوت لەگەڵ عێراقا ڕێککەون، ئەبێ بە یەکەوە بیفرۆشن، کێشەکانتان لەگەڵ بەغا پێکەوە چارەسەرکەن. ئەمە بەردەوام داوای ئەمریکەکان بۆ ئەم جارش بە هەمان شێوە لە ریفراندۆمیش هەروایان وت بۆیە داوای ئەمریکەکانەوەیە لەگەڵ بەغدا پێک بین. ئەمریکەکان ئەگەر لەسەر کۆتای مەسیحی و تورکمانەکان نهاتنە دەنگ لەسەر موچەیە کە لە بەغاوە هاتووە، یعنی بڵێن نەدرێ بڵێن موچە نەکرێ بە کارت، یعنی ئەمریکەکان بڵێن چی؟ بڵێن بام هاوڵاتی هەرێمی کوردستان مافی بخورێ و بەغا هیچ نەنێرێ، ئەوە شتی لەو بابەتە نییە بەڕاستی. ئەگەر پشتگیری بکردنایە حکوومەتی هەرێم ئەوەندە خۆی سەغڵەت نەیەک، زۆر سەغڵەت بوو، سەغڵەت بووە لەبەرەوەی هەستەکە وردە پەرلەمان نەما، کۆمیسیۆن نەما و کۆتاکان نەما و موچەکەەوە تا بەغا ڕاستەخۆ خۆی ئەنێرێ، داوای داهاتەکانی تری ناوخۆشەکە
ئیتر ئەم حکوومەتە دەوری چیانی خۆیان بەرپرسیارن لەوەی کە کوردیان بێهێز و لاواز کردووە لە بەردەمی حکوومەتی عراقی من قەت ناڵێم لە ڕووی استراتیجیەوە ئەم هەنگاوانە لە بەرژەوەندی کورد و خەڵقی کوردستانە کە ئاوا هەموو شتێکی کورد بخەنەوە دەست بەغا بەس بەرپرسیاری یەکەم ئەم دەسەڵاتی کوردیە کە نەیزانی چۆن مامەڵە بکە و ئەم دەسەڵاتی کوردیە کە غرور ڕووی تێکرد کە سنوورەکانی خۆی نەزانی کە مافی خەڵقی دزی کە موچەی نەدا کە خۆیان بوونە خاوەنی چەندین ملیار دۆلار یە خەڵک داوای نانەکە داوای پێداویستەکانی خۆیەکە خەڵک ناچار بوو بچێ بۆ بەغا داوا بکا بڵێ کاکە فریامان کەون ئەم برادرانە مافی ئەمان خواردووە ئێوە ئاوڕێکمان لێ باش بەس کەوتور ئێستای ئەمڕۆ لە ئیکێتی بەشدار لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران گۆڕان پارتی ئەنی هەمویان بەشدارن لەو تاوانەی کە ئەمڕۆ موچەیان ڕاگرتووە کە دەمێکە موچەدا کراوە مانگی پیرۆزی ڕەمەزانە داهاتی ناو خۆیان لە بەردەستە منەمەوێت لێرەوە شتێک بڵێم ئەگەر ئەم موچەیە بەغا ناردوێتی باش و بە دیاریکراویش دیاری کردووە بۆ هەردام و دەستگا و وەزارەتێک موچەی خۆی ڕاست ئەگەر بێت و تا هەفتەی داهاتوو ئەو موچەیە دابەش نەکرێ باش خەڵقی کوردستان ئەوە قبڵناکە ئەگەر زەبر و زەنگێک لە هەولێر خەڵک نەتوانێت بێتە سەر شەقام بەڵام باوەڕت بێ لە سلێمانی و گەرمیان و شارە زور و سنووری سەوزا خەڵک دێتە سەر شەقام زۆر بەخراپی یەکێتی نیشتیمانیش بەرپرسیارە لەوەی کە پشتیوانی ئەو بڕیارە بکە کە بڵێ پارەکە دابەش نەکرێ و خەڵق قبوڵی ناکە ئەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری ئەو دانیشتە نەکە و بڵێ ڕای ئێمە نییە و ئێمە داواکارین ئەو موچەیە هاتووە دابەشکرێ و ئەو لیستانەی تریش ماوە بنێردرێ بۆ بەغا بۆی بەغا موچیان بۆ بنێرێ خۆ ئێمە دەستگای سڕیمان نییە هاوڵاتیە موچە خۆرە هێزی ئاساییشە لە هەموو دنیا پێویستی پێێتی ئێمەش پێویستمان پێێتی ئاسایشەکان هاوڵاتی ڕەسەنی ئەم وڵاتەن بێڕێزیان بگیرێ و خۆ دەستگایەکی نهێنی نین قەچێکە با ناویان هەبێ موچە وەرەگرن دانی چی شەو ڕۆژمان دوون ئەمانە شاردنەوەی ئەمانە بۆچی ئەگەر شتێکی لە پشتەوە نیە ئەبێ یەکێتی نیشتیمانی هەڵوێستی هەبێ و هەموو حیزبانەی بەشدارن لە حکوومەت گومانی تیانە هەموو ئەو حیزبانەی بەشدارن لە حکوومەت بۆ پەردەپۆشکردنی ئەو بڕیارە مەسئولەتێکی مێژووی لەسەر شانیانە و زۆر خراپیش بەسەریانە شکێتەوە ئەگەر زۆر بەزووی فریانەکەەوە دەتوانن جێبەجێ نەکەن چونکە ئەمڕۆ وا لە بەیاننامەکان دەخوێن بڕیارەکان جێبەجێ نەکە چونکە خۆت ئاگاداری 22 ڕۆژە بڕیارەکەی دادگا جێبەجێ کرا هەنگاوێک لەگەڵ عێراق نەچوونەتە پێشەوە بڕیارە یەکەم ناتوانن جێبەجێ دەکەن بڕیار جێبەجێ کراوە ئەگەر جێبەجێ نەکرایە لیستی موچیان ئانارد ئەگەر جێبەجێ نەکرایە لیستەکەشیان ناکرد بە عەرەبی وەگەر جێبەجێ نەکرایە پارەکەشیان وەرناگرت بڕیار جێبەجێ کراوە ئەم ڕاگرتنە شتێکی کاتیە ناتوانن ڕایگرن بە بۆچوونی من هەر لە سەرەتای هەفتەی داهاتووە ئەم موچەیە تەوزیعکە و لیستی ناوی پێشمەرگە و ئەوەش کە هێزی ئاساییشە ئەوی ژەنێرن بۆ بەغا بۆی پارەیەوانیش بێ یاخوان داهاتێکی زۆریان هەیە قەچێکە داهاتی ناوخۆی یەکجار زۆرە گومانی تیانە لە باج و لە ڕسومات و لە مەرزەکان و لە فرۆشتنی نەوت بە تەنکەر و پارەیەکی خەیاڵی هەیە با لەمە هێزەکانی ناوخۆ بدەن ئەگەر لێوە زۆر مەبەستانە بۆ دەزەخە نەقوتی خەڵکەوە آخر بۆیە بەغاڵێ باوەڕم بە هەژماری من نییە قبوڵم نییە چکە هەژماری من تۆ کردوتەتەوە لە بانقی ئەهلی کە بانقەکان بەشێکی خۆتانە لەژێر کۆنتترۆلی خۆتانە بێس بێنێ وش ڕاگری هەر کەس تێگوتی پیاوی باشنین موچەکەی بەڵام طیب سامی ئەم ڕۆڵێ ژماری من ئەبێ لە ڕێگای بانقە حکومیەکانەوە بێ کە ڕافیدەین و ڕەشیدە ئەمانە بانقی حکومین ئەو هەموو عمولە و ڕسوماتەی تیانە هاوڵاتی سەربەرزانە ڕاستەوخۆ موچە وەرەگرێ دروستکردنیی ئاسان ئاڵێ لە ڕێگای کۆمپانیەکی کارتەوە لە 15 ڕۆژە فیاڵە نەتوانن بیکەن خەڵکێکی زۆری ئێستا کارتی هەیە دوایەوەی کە کارت نرخ و قیمەتێکی باڕ لە ڕاگەندەوە کە ئەنجومەنی وەزیران دەڵێن ئەوەی هەژماری من حکوومەتی ماوە سەرچێن دەڵێن خزمەتگوزاری بانکی زیاترە من پێم وانێ زیاتر بێت کەوانە بانقی ئەهلین و پارەیە و ڕسوماتی زیاتریانەوێت دووشک ئەوان ئەڵێن ئێمە 233,000 کەس هەژماری منی بۆ کراوە بەس ئەم 233,000 کەسە یەک کەسی کارتی وەرنەگرتووە ینی کامەیە بۆی کراوە من نازانم هیچ مۆزەفێک تا ئێستاکیان کارتی بۆ وەرکراوە بەشێکیان بۆی وەریان گرتووە بەشێکیان بەڵە بەشێکیان وا دەڵێن بەڵام من ئاگادار نیم بەڵێ ڕاستە هەموو زوربەی زۆری وەزارەتەکان سلێمانینە لە هەولێر بڵێ زوربەی زۆری وەزارەتەکان داتاکانیان داوە بردویانە بۆ بانقەکە
کەمە ئۆنلاینی شەکرێ ینی ئەو فەرمانبەرە ئۆنلاین ئەتوانێت ئەپێ بکەنەوە بۆ نموناڵێن بانقی فڵان هەموو ئەو زانیاریانەی ئەم داوای کردووە بەم هەموو فۆرم وردەکاریەوە هەموو فەرمانبەرێک خۆی داخلیکە. باشە بەس کاکتۆر ئێستا ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم هەر بەردەوام بن لەم ڕەتکردنەوەی چی ڕوودەدا؟ چاوەڕێی ریفراندۆمێکی تری من بەسم یەک شتە ئەگەر زۆر سوور بوون ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ناتوانن ئەمە قبول نەکەن ئەگەر قبولی نەکەن بڕیاری زۆر خراپتریشی بەدوادا دێ دوجار ئەم حکوومەتی هەرێمەش نامێنێ بڕیاری تایبەت بە پەرلەمان قبول کرا حکوومەتی عراقی کاتی هەڵبژاردننی دیاری کرد پێوتم نەو کاتە بۆمانەکرێ باشە کۆمیسیۆنەکە عراق سەرپەرشتێکە و یاسای هەڵبژاردنەکەی گۆڕی باشە و کۆتاکانی لابرد کۆتاکان ڕاستە ئەوانە هاوڵاتین مافی خۆیان مافیان هەبێ بەڵام لەبەرەوەی خراپ بەکارهێنرا بوون خۆشیان نەڵێن من خەڵکیان زۆرە ناسم و پەیوەندیشم پێوە کردوون ئەوان پێیان وا بە غەدرێکی زۆریان لێکراوە ئەوانەی بە ناوی نوێنەری کۆتاون هێزی ئەمنی دەنگی پێداون ئەوان کۆمەڵێک تەرحیان کردووە لەگەڵ نەتۆگرتۆکان دانیشتون چارەسەرێکیان بۆ بکەن هەتا وتبوویان بە سنووقی تایبەت بە خۆمان هەبێ مەسەلەن هەر ئەوانەی ئاشورین دەنگ بە ئاشوریەکان بن هەرەوەی تورکمانە بۆ تورکمانی بە وتبوویانەوە پێش بڕیارەکە ئەوان دوای بڕیاری دادگەشت هەر داوای ئەوواکەن گۆڕانکە شتێک جیان بۆ بکەنەوە وتبوویان نا ئەمە پێوترێ جۆرێک لە جیاکاری ڕەگەزی تەمیزی عنسوری کە هاوڵاتی کوردستان بۆی نەبێ دەنگ بۆ ئێوە بدا ئیلا بێ و هاوڵاتیە تورکمان بێ یا و هاوڵاتی مەسیحی بێ دوجار داوایان کردو لە زمانی سەتەکە چەند مەقعدێکیان هەبێت تا ئێستا ئەوشیان بۆ نەکراوە مەبەستم چییە بڕیارەکانی دادگاجێ خۆی گرتووە هەڵبژاردنە نەبێ لە کاتی خۆیان بکرێ بەس پێم وایە دەسەڵاتی کوردی ئەگەر لە بەرژەوەندی نەبێ و هەڵبژاردنە شتێکەدا ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی پارتی ئەوێ گوایە نوێنەرەکەی لە کۆمیسیۆنی بەغا بکشێنێتەوە دوجاریش بربەستێک دروستکەن هەڵبژاردنەکە نەکرێ هەتا ئیمکانیش بکرێت تێکی ئەدەن چونکە بەڕاستی تۆ لەکوێ 55 کورسی هەبێ و لەکوێ دابەزی لە ڕێگاوە کۆمەڵە کورسی زۆرت بڕوە ئەو کاتە هیچ هێزێک نییە بە تەنیا بڵێ من حکوومەت دروزەکەم إلا بێ کۆمەڵی حزب بێکەوە دروستی کە ئەو کاتە نێوسەدەمە بەسەر چ پارتی ئەو سەرتەمە بەسەر چوو پەرلەمان داخی و سەرۆکەکەی بنێریەوە ئەندام پەرلەمان دەرکەی و کابرانە خۆش بێ لە کۆتاکان بە نەخۆشی بێنیەوە دەنگ بدەن وڵا سۆران عمەر دەرەکەین بۆی دەنگی پێ بدەن نیسابەکە تاوکە ئەو سەردەمانە گوزەشت بەس جارێکتر ناگەڕێت ئەگەر هەڵبژاردن نەکرێت چی ڕوودا بۆنم نەگەر پارتی وەکو گریمانێک دابنین و ینی زانی چی ئەمنیەتەنیەتێکی جدیا خۆکو کارتی فشارێک ئەم جاران خەڵکی کوردستان نەیویستووە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتی کوردیە بێتەوە پێی وا بۆ دەسەڵاتی کوردی خۆماڵیە با هەر بمێنێ زوڵ مستەمەکەشی قبول کردووە بۆ ئەگەر خەڵکی کوردستان هەوڵێکشی دابێ زۆر جار تەخوینیشیان کردووە توانەمانە خاینن دوجاریش بە زەبر و زەنگیش حکمیان کردووە هەندێک هەر نەیوێراوە بێتە سەر شەقام داوای مافی خۆی بکە کاکە بۆ نزیکەی 20 ساڵیشە چێک وا کەس توانیوێتی لەو هەولێرە بێتە سەر جادە و داوای مافی خۆی بکە ئەوشکە تۆ زیندانی کراوە وڵ هەر ناکرێ عنی ئەوە لە بنەما سەرەتایەکانی سیستمی دیموکراسیە کە تۆ ڕێگە بەی خەڵک بێتە سەر شەقام و داوای مافی خۆی بکە بەرحاڵ باشەکە هەڵبژاردن من پێم وایە لە بارودۆخی ئاوایە ئەگەر هەڵبژاردن نەکەن مەبەسم ئەوەیە کە حکوومەتی عراقی ئێستا دەسەڵاتی هەیە ئەمە نییە هاوڵاتی کوردستان بێ و بێدەسەڵات بێ باشە حکوومەتی عراقی دەسەڵاتی هەیە هەڵبژاردن هەرەکە ئەوەی هەڵبژاردنیشی نەکرد بەڕاستی کە شکستی خوار هاتە دواوجارێککە جێگەکەی پڕ نابێتەوە حکوومەتی عراقی زۆر بێباکە دادوەرێک سەحبەکەی دادوەرێکی احتیاتیە لە جێگای دانێ کۆمیسیۆنەکە ئەوە بە نەفرێکی تردانێ پڕیەکاتەوە و هەڵبژاردن لە کاتی خۆیاکە جابا ئەو نوێنەرانەی ئەو حیزبەی کە بەشداری ناکە با مافەکانی فۆتیە با خەڵکی تر جێگای بگرێتەوە چکە حیزبی تر زۆرە زۆر بێباکن چونکە ئەگەر جاران بە زۆر خۆیان سەپاندایە ئێستا مەجای ئەم زۆرە نەماوە حکوومەتی عراقی حکوومەتێکە پشگیری نێودەوڵەتی هەیە و بە پێی دەستور و یاسا دەسەڵاتی هەیە و خەڵکی کوردستانی زۆرینەکەی دەرەنجامی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە کوردی ئێستا پشتیوانی بڕیارەکانی بەغدایە باشە بەس ئێستا بۆ منە ئەمڕۆ تەبێژ حکوومەتی ماوە بەسەرچوو هەبوو باسی بە لە قەڵەمدانی ئەوانەی کە پشگیری برایدا دەکەن بە خاین و نازانم کۆمەڵێک قسەی دیکە
کۆمنتت چییە؟ من پێم وایە زانچی لە جیاتیەوەی خەڵکی کوردستان تەخوینکەن باشە خەڵکی کوردستان 90% داوای ئازادی و ژیان و گوزەرانی خۆیەکە و 80%شی بێزارە لەم دەسەڵاتی کوردە کەمیشم وتوە لە جیاتیەوەی خەڵک بە خاین بزانی وەرە چارەسەری کێشەکان بکە موچەکەی مەرزە تۆ مافی خەڵک مەخۆ باشە موچەی خەڵک مەرزە پارە و بردووە بیهێنەرەوە ڕێگابدە خەڵک بێتە سەر شقام خۆ پیشاندام کاخت تۆ ناوت حیزبی دیموکراتە کاکە ئەگەر لە دیموکراسیەتەکەی تۆ جێگاوتیانە بێ مامۆستا بێتە سەر شقام بڵێ موچەکەم ئێ باشە ئەمە لەکوێ تۆ خۆت کارێکە کردووە کوردایەتی لای خەڵک ناشرین کرد خەڵک ئێستا پێی بە باسی کوردایەتی بڵێ پێشمەرگەی دێرینم بەداخەوە تۆ خۆت کار کردووە خەڵک ناچار بێ پەنا بۆ بەغابەرێ تۆ خۆت کار کردووە خەڵک باوەڕی بە دیموکراسی و هەڵبژاردن نەبێ تۆ خۆت کارێکت کردو لە 180 خەڵک نەچێ بۆ دەنگدان لێ نەچووە تۆ خۆت بەرپرسیاری لەوەی واقعەکە دروست کردووە خەڵقی کوردستان پشتیوانی حکوومەتەکەی تۆ ناکە گەندەڵیەکە تابی نەقاقایە تۆ بۆ نایە ئەم کێشانە چارەسەرکەی خۆت خۆشەویستکەی لای خەڵک کێشەکانی خەڵک هەڵکەی مافی خەڵک بگێڕیەوە یاسا سەروەرکەی موچەکانیان بدەیە واز لە دزی بێنە پارەکانی بردووتە بیهێنەوە تۆ هیچیان ناکەی خەڵکیش پەنا بۆ شوێنێکترە بە لەبەرەوە دەستخۆشی لەوە ناکە کە فریای کەوت باش وەسکاکتۆر سەبارەت بەوەی کە ئەو دادوەری پارتی هەندێکیان دەڵێن کشاوەتەوە هەندێکیان دەڵێن دەستی لە کار کێشاوە چکە کشانەوە دەڵێن ڕێوشوێنێکی کاتیە دواتر توانێت بگەڕێتەوە باسی کۆمیسیۆنیش دەکرێت و ئەوەش کە قسەنەک لەسەر بەشداری لە هەڵبژاردن هەمووی کارتی فشارە هیچی لێ سەوز دەبێت زانی چۆنە ئەو بڕیارە کە دراوە بە هیچ شێوەیەک هەردوو بڕیارەکە لە بەرژەوەندی پارتی نییە و کاریگەریەکی خراپیشی لەسەری هەیە پارتی بە حکمی دەسەڵات و ئیمکانیات و تەزویر و 11 کورسی کۆتا زۆری نەبوو هەموو بڕیارێکێدا ئێستا کوتوپڕ وەکو پەڕووباڵکردن وایە بەڕاستی دوجار ئەگەر کۆمیسیۆنی بەغا سەرپەرشتی بکە ئەو مەجای تەزویراتە نابێ حیزبەکانی دەسەڵات بیکەن لەبەرەوە وەزعەکە زۆر خراپە بینن دوجاری ئەم پارەی ڕاستە و خۆ بنێرەیتر ئەگەر جاران بە پارە خەڵکان کڕی بێترسان بێتیانەوەش نامێنێ ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی کە لە بەرژی ئەوەندی ئەو نییە یەکێک لە دادوەرەکانی پارتیە چەند برادری منە یعنی دادوەرێکی زۆر بەڕێزە و پیاوێکی بەتواناشە بەڵامی تر نوێنەری پارتیە و لەوێ دانراوە من بێگومانم لەوەی حزب داوای لێکردو دەست لە کار بکێشێتەوە باشە هەر بۆ سمعی خۆیان ناکرێت دادوەرەکەی ئەوان لەوێ بێ ئەم بڕیارانە دراوە ڕوونکردنەوەیکی جوانی داوە ئەڵێ من لەبەر ئەم هۆکارانە ئەمەیە دەست لە کار بکێشمەوە واز لە ئیشەکەمەێنم بەڵام ئەمەش من نازانم تا چەند ئەو دادگای فیدراڵی لێ قبوڵەکە باشە و چۆن شوێنەکەی پڕکاتەوە باشە کاتمەکەمەوە بە سەبارەت بە وتەبێژ حکوومەتی عێراقی ئێستا قسەی کردووە دەڵێ ناردنی موچەی فەرمانبەران بۆ مانگی ئازاریش ڕناگیرێت وەزارەتی دارایی پابندە بە ناردن و پێدانی موچەی مانگی ئازاری موچەخۆرانی کوردستان پێویستە وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی هەمانگی بکەن بۆ پەلەکردن لە پرۆسی دروستکردنی هەژماری بانکی لە بانکە باوەڕپێکراوەکان ئەگەر دەسەڵاتداران هەرێم کێشەی بۆ دروست نەکەن کێشەی بۆ دروست ناوێ موچە نەخێر بە هیچ شێوەیەک یەک ڕاستی بڵێن لەمە دوا موچا درێ هیچ ئەگەر دواکەوتنیشی تیاابێ موچە نافەوتێ ئەو سەردەمە ڕۆی نەپاشەکەوتی موچە ئەکرێ نەموچە ئەفەوتی حکوومەتی عێراقی تەنیا لە مووسڵا کە ژمارەیەکی یەکجار زۆر دانیشتوانی تایە خۆتان نەزانن بەهۆی داعش و هاتنی داعش و خەڵک ئاوارە بوو ئەو خەڵکێک کە گەڕایەوە 90 موچیان بێکە وەرگرت عراق پارەیەکی زۆری هەیە ئیمکانیەتی هەیە داهاتی هەیە پارەی کەس نافەوتی ئێستا ئەگەر دواشکەوێ مەناعەتی نیە 2 مانگ و 3 مانگیش بێکەوە بدا و ئەگەرێکیش هەیە حکوومەتی عراقی بۆ هەژماری من لەگەڵ هەرێم ڕێکەوێ چونکە هەموو بانقەکانی هەرێمیش لەژێر چاودێری بانقی فیدراڵین یعنی بانق ئاهلیەکانیش کە حکوومەتی هەرێم ئەوێ کاتی لێ دروستکە هەر بە پێی ڕێنمایەکانی بانقی فیدراڵی بانقی مرکزی عراقی شەکەن و لەژێر چاودێری ئەوان دوور نییە بەشێک لە هەژماری منی هەرێمیش قبولکە و ئەوەی تریشکە ئەوێ خۆ پێشتر وەزیر دارایی وتوی دەکرێت ئەم بڵێن هەژمارە سەرێکیکە لە بانکە حکومیەکان بێ بەڵام تەحویلکردنی پارەکە بۆ بانکەکان لە هەرێمیش بکرێت باش بەزۆکو هەڵبژاردننی لەسەر ڕێگەرم جارە دەرفەتێکی باشە بۆ خەڵکی کوردستان بۆ چارەسەری کێشەی موچە بێ نەوت بێ بە تەواوەتی تێناگەم مەبەست لە دوای هەڵبژاردن بەڵێ ئێستا هەڵبژاردن دەرفەتێکی باشە بۆ گۆڕانکاری
ئەو خاڵێکی زۆر گرنگە من یەکێک بووم لەوانەی لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە ڕەشبین بووم لەوەی بە هەڵبژاردن گۆڕانکاری بکرێت چونکە ئەوانە گوت شەرعەتی شۆڕژگێڕیمان هەیە هێزیان بەکاردێنە و باشکرایان گوت ئەگەر یەک کورسیش بێنن هەرێمە حاکمین و کردیشیان هەتا ئێستا زۆنی زەرد و سەوز هەیە و پۆلیسێک لە ملابۆلا نەقڵ نابێ بەڵام نا بێگومانم لەوەی ئەم هەڵبژارنەی داهاتووە کرێ لەبەرەوەی کۆمیسیۆنەکە لە بەغداوە سەرپەرشتێکرێ دەستێوەردانی حزبی نامێنێ دەسەڵات و پارە ڕۆڵی نامێنێ ئەم هەڵبژاردنە زۆر زۆر گرنگە بێ ئەوە نەما حزبێ بە تەنیا 50 کورسی بێنێ لەبەرەوە زۆر زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان بتوانێ بڕیاری خۆی بدا ئەم جارە هەموو هاوڵاتێک بچێتە سەر سنووقەکانی دەنگدان بڵێن نا بۆ ئەم دەسەڵاتە گەندەڵە و نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ پەرلەمانی ئایندەی کوردستان دەتوانێت خزمەتێکی گەورەی خەڵک بکە چوە پەرلەمانێکە بێ لە شێر چاودێری حکوومەتی فیدراڵ و کۆمیسیۆنی فیدراڵ دروزە بێ دەتوانێت خزمەت بکە لە ژێر هەژمۆنی حیزبان نابێ و جارێککە خەڵک ناتوانێت دەرگای پەرلەمان داخە و پەرلەمان سوکە و بێڕێزی پێ بکە لەبەرەوە پێم وایە هەڵبژارنی ئایندە شتێکی زۆر حاسمە بێ لە ئایندەی کوردستان سوپاس دەکەین بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین سوپاسی ئەمەدەبوون دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ